موچەی خانەنشینان چەند زیاد دەکات؟ کەی زیادکردنی موچەی خانەنشینانی هەرێم دەچێتە بواری جێبەجێکردنەوە. خانەنشینانی هەرێم لە چاوەڕوانی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵیدان، هەرچەندە دادگای فیدراڵی بڕیاری داوە موچەی خانەنشینانی هەرێم هاوتای بەغدا بکرێت، بەڵام تا ئێستا ئەو کێشەیە چارەسەر نەکراوە و موچەی خانەنشینانی هەرێمیش هەروەک خۆیەتی. کەمترین موچەی خانەنشینان لە هەرێمی کوردستان 220,000 دینارە، لە کاتێکدا موچەی کەمترین خانەنشین لە بەغدا سەر و 500,000 دینارە. بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەبێت یاسای خانەنشینی یەکگرتوو لە هەرێمیش جێبەجێ بکرێت، بەمەش موچەی خانەنشینان دەبێت زیاد بکرێت و هاوتای خانەنشینانی حکوومەتی فیدراڵی بێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێمەوە ئەوەی بەتیوار وتووە هێشتا لیستی موچەی خانەنشینانی هەرێم بۆ هاوتاکردنیان لەگەڵ بەغدا ئامادە نەکراوە. هۆکارەکەشی چارەسەر نەبوونی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمە بەگشتی، چونکە لە ئێستادا وەزارەتی دارایی هەرێم و بەغداش تەرکیزیان لەسەر چارەسەری گرفتی موچە و بەپانگیکردنە. ئەو سەرچاوەیە دەشڵێت هەرکات بەغدا ئامادەی دەربڕی و داوای ناردنی لیستی موچەی خانەنشینانی بە هاوتاکردنی موچەکانیانەوە کرد، ئەوە بۆیان دەنێری، بەڵام بۆ ئەمەش هێشتا بڕیاری سیاسی پێویستە. بەپێی زانیاریەکان کە تیوار لە چەند سەرچاوەیەکی بەغداوە دەستی کەوتووە، زیادکردنی موچەی خانەنشینانی هەرێم لە ئەگەری جێبەجێکردنی بڕیارەکەدا بەم جۆرە دەبێت. هەر خانەنشینەیەک پێش 1/1/2014 خانەنشین بوو بێت و موچەکەی 220,000 دینار بێت، ئەوە 300,000 دینار دەچێتە سەر موچەکەی و کەمترین موچەی خانەنشینی دەکاتە 520,000 دینار. و ئەگەر خانەنشینەکە بڕوانامەی هەبێت و ساڵانی خزمەتی زۆر بێت، موچەی خانەنشینەکە دەگاتە سەر و 800,000 دینار. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی عێراقەوەی بەتیوار وتووە دەبێت سوودانی ڕەزامەندی بدات لەسەر هاوتاکردنی موچەی خانەنشینان و داوای خەرجکردنیان بکات لە وەزارەتی دارایی عێراق. وتیشی جێبەجێکردنی بڕیارەکە و چارەسەرکردنی وردەکاریەکان پێدەچێت 3 بۆ 4 مانگی دیکە بخایەنێت، بەڵام لە هەموو حاڵەتەکاندا موچەی خانەنشینانی هەرێم زیاد دەکات، چونکە بڕیاری دادگای فیدراڵیە و دەبێت جێبەجێ بکرێت.